لە هاوینیشە تەرمەکان دێڵێتەوە بۆ 2 هەفتە تا 3 هەفتەش هەر سەختیەکی تیادا بێ سنووری جوگرافیای خۆجێیە ئەبێ لەگەڵ یا بڕۆین. هەشت ڕۆژ تێپەڕێت بە سەر ڕووداوەکەی کانیماران کە ئۆتۆمبیلێک کەوتە نێو ڕووباریگەری عەلیبەگ و 3 منداڵ لە نێو ئۆتۆمبیلەکەدا بوون، بەڵام ئەوەی کە هەیە تا ئێستا تەنها تەرمی منداڵێک دۆزراوەتەوە 2 منداڵ و ئۆتۆمبیلەکە تاوەکو ئێستا نەدۆزراوەتەوە و هەر لە نێو ڕووبارەکان تیمەکانی بەرگری شارستانی بەردەوام با تەکنیکی جیاواز لەم هەشت ڕۆژەدا سەرقاڵی گەڕانبوونە، بەڵام تاوەکو ئێستا 2 تەرمەکەی تر نەدۆزراوەتەوە. جا کاروان میرادۆلی بەڕێوەبەری بەرگری شارستانی سۆرانمان لەگەڵ زانیاری زیاتر لەو وەرەگرین. کا کاروان چەند تەکنیکتان بەکارهێناوە لە ماوەی هەشت ڕۆژی ڕابردووە بۆچی تاوەکو ئێستا نەتانتوانیوە ئەو 2 تەرمەی تر یاخود ئۆتۆمبیلەکە بدۆزنەوە؟ چی ڕێگرە لە بەردەم بکارەکە؟ باسی هەموو شتێکمان کرد. ئێمە وەکو بۆتم باس کرد ئەمڕۆکانە بە بژاردەی تەکنیکەکان هەڵبە تەکنیکمان بەکارهێناوە لە میانەی کارکردنی خۆمانە کە هەشتی ڕێگای زانستین باقەکەی تری هەموو کلاسیکی و هەر شتێک کە ئێمە پێیمان پێ بردبێ وەتوانی بێتمان بەرجەسەی بکەین و ئەنجاممان داوە ئەو لە ڕێگەیەوەی کە خەڵکێک هەیە پێشنیارەکە و بۆ نمونێسا بەڕێزێک کە عەقیدێکی پۆلیسە لە سلێمانیەوە کە لە پۆلیسی گومرگ کارەکە و تەشریفیان کە لە ڕێگادایە لەگەڵەوەی کە بیرۆکەیەکی هەیە بۆ دەوڵەمەندکردنی بیرۆکەکانی تری تیمەکانمان ئێمە دەیەوێت بێت لەگەڵمانە و بە شێوەی مەیانیش لەگەڵمانە بێ و لەگەڵ هاتنی ئەمڕۆکە تیمێکی تر کە 2 تیم بن لە سنووری جوگرافیای بەڕێوەبەراتی یان بڵێم لە ژێری شرافی بەڕێوەبەراتی بەرگری شارستانی پارێزگای سلێمانی لە تیمەکانی مەلەوانی دۆکان و ئاغجەلەر کە سنووری چەمشەماڵەکە هاتنیان کردووە و لەگەڵ تیمەکانی ئێمەی مەلەوانانی مێرگە سوور و تیمی پاراسی ڕووباری سۆران و ئەمڕۆ لە کاران ئەمڕۆ بە 11 تیمیش دەکەین و هەموو ئەو جێگانەی کە پێمان وایە کە ڕەنگە ئەگەری گرتنی تەرم و یا ئۆتۆمبیل و تەنەکانی بێ لەو جێگانەدا کارەکەین و بۆ ئێمە هەر سەختیەکی تیادا بێ سنووری جوگرافیای خۆجێیە ئەبێ لەگەڵ یا بڕۆین. ڕەنگە بۆ تیمەکانی ترکە شەکەتیمان و بوون دروستە بێ بۆی کە لە هەفتەیەک بۆ 2 هەفتەکە یان لە هەفتەیەک یان چەند ڕۆژێکە مانوبوونیان بۆ دروستە بێ تیم بۆ تیم ئێمە لە ژێری شرافی بەڕێوەبەراتی گشتی هەرێمی خۆمانەیە بەرگری شارستانی تیمەکان ئاڵگۆڕەکرێن کە ئێستاکە 5 بەڕێوەبەراتی بەشداری کردووە و 4 بەڕێوەبەراتی تریشمان وەکو زاخۆ و با بڵێم دەهۆک و ئەمانە کە تیمی شیلازێ و یا دەربەنی خان و هەموو تیمانە کە ماونەوە ڕێگەوانیش بێن بەشداری بکەن بۆ بابەتی کۆمەکردنی تیمەکانمان ئەگەر چی ئەم ئاوە لە ساڵانی ڕابردووشە ڕووداوی خینکانمان هەبووە لای جەنابتان و میدیا و ڕای گەشتی خەڵکی خۆجێی ناوچەکە زانراوە ئەو ئاوە لە هاوینیشە تەرمەکان دێڵێتەوە بۆ 2 هەفتە تا 3 هەفتەش ئێمە چانس دەدەین بەوەی کە بۆ تیمەکانمان بەردەوامی ئەبێ بۆ ئاوەکەیش ڕەنگە 4 هەفتە بە گەرمی ئێمە بڕۆین لە مانگێکی پراوپڕ دوجار ئێمە هەر لەگە ماڵباتەکەی ئامێنینەوە بۆ جێگای دڵخۆشی بوو بۆی کە دوێنێ شوێنی کەمپەکان با بڵێم خاڵیکی لەوەی کە لەبەرەوەی کەتی تایبەت کە شوێنی کەتی تایبەت بوو بۆ گەشتیاری ناشکرێت تۆ خاوەنی ئەو جێگایە کە بەو مودە زەمەنی هەر لەگەڵ یا ینی هەتا ئستعدادی ئەوەی هەبوو کە تاکەی بیانوێ ئەوان ئەم شوێنگەیان پێ بەخشیان ئەو جێگای بەکاربێنن بەڵام بۆ ئێمە جێگای سەرنج بوو نەکار ڕووداوێکی هاتوشەی لەم ناوچەیەدا دروست بووە لەم ڕێگایەدا و بە تایبەت لە ڕێگای هاملتون کە لە نێوان جوگرافیای ئێران و یان با بڵێم سنووری کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان ڕێگایەکی زۆر با بڵێم گرنگ و استراتیژیە و وا وترا کە ئەم ڕێگایە نەکار ڕووداوێکی بەم چەشنەیە بێ و ڕووداوێکی لێکەوتەیەکی نەخوازراوی دەست بێت.